یەکێکی تر لەو صیفەتانە لاوازبوونی پشت بەستنە بەخوای پەروەردگار و گومانی چاکبردنە بە عەبدەکان. ئەمە گومڕاییەکی گەورەیە گەر مسلمانی تێکوێ بەڕاستی بڵێ داوام هەروەکوتم داوام کرد لە خوای گەورە و نەیدان. گومانت پێویستە بەرامبەر بەخوای پەروەردگار گومان باشی بێ و ئەدەبی عەبدایەتی ڕعایەت بکەی و پێویستە حساب بۆ بکەی سەرچاوەی گومان باشیەکەشت بە خەڵکی دید و تێڕوانینە قورئانیەکەیە. نابێ کە گومانی بەدت بەخوای گەورە بردو گومانی باش بە عەبدەکانی بێ بە مەخلوقەکانی بێ. جاست چ جای ئەوەی گومانی خراپ بە مسلمانە بە گومانی باش بە ئەمریکاییەکی تاغوتە. ئەمریکایەکی بێداوکو باوکو زۆڵ لەسەر جادێک دۆزراوەتەوە گەورە بووە کارتێکی سەوزیان داوەتێ و تویان ئەبی بە مواتە نەگەر بڕێ ئەم مسلمانانە بکوژی. هاتۆ سەلیبی لەسەر قورئانەکەی ئێمە ڕسم کردو لە 27 ڕەمەزانە لە مزگەوتی گەورەی فەلوجە بریندارەکانی شەهید کردوون هەمووی بە چاو قایمی و هەموو ئیعلامیش نەقلی کردووە. تۆش ئەوەندە چاو قایمی هەر لەو ڕۆژەیە بەرقەی تەعزیەباریت ناردوو بۆ مردنی یاسر عەرەفە. تۆ سەیری ئەم مفارقە گەورەیە، تۆ سەیری ئەم مفارقە گەورەیە. سەید ئەحمەدی پێنجوێنی بوو بە جوندی بوو بە سەرباز لە جەبهەی عێراق و ئێرانە، کلاشینکۆفەکەی حیزبی بەحسی وەرگرت و ڕۆی بوو بە جوندی کەچی ئێستا چێتە جەبهەی پارتی بۆی بەرامبەر بەو کەسانی کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئاڵای پێغەمبەریان بەرز کردوتەوە بەمانە بڵێ بەم پێشمەرگانەی سوجدە ئەبەن بۆ سەیارەکەی مەسعود بەرزانی، سوجدە ئەبەن بۆ ئاڵای گۆڕان و ئاڵای تاڵەبانی و ئاڵای بەرزانی. ملحد و مرتد و کافر بە هیچ صیفەتی ئیسلامەتیان پێوە نامێنێت و ناشێ لە قەبرسانی مسلمانیش بنێژرێن ئەگەر ناسران. کەچی ئەبەماناڵێ وەڵا نەمانویست هەر لەسەر منبەرەکان دوعاتان بۆ بکەین، ویستمە خۆشمە بینە جەبهەکە. ئەگەر ڕاستەکەی و شەریف و پیاوی جەبهەکە بە جەبهەی دیندارێتی خۆ دەزانی بۆچی وەکو قەیس خەزعەلی تۆش جلی عەسکەری لەبەر ناکەیت و عەمامەکەت بەسەرەوە. قەیس خەزعەلی بە دیندارەتی ئەزانێ، بە سەرخستنی مەزهەبی خۆی ئەزانێ، شرک و قەبرەکانی خۆی سەرخات و جلی عەسکەری لەبەر کردو بە عەمامەوە ڕۆیشتۆ بەرەو فەلوج. ئەی تۆ کە ڕۆیشتی بۆ جەبهەکە کلاشینکۆفێکت بۆ ڕیابازی هەڵگرتو یا بە دووربینەوە مەلایەکی دین بەتاڵ لەوێەوە بە دووربینێکەوە تەماشای بەرەی بەرامبەرەکەی کە ئەوەندە ئازا و ڕەشیدی تۆ بۆ بیکەیسیت پێنی. ئەی تۆ بۆ ئازانی ماشەڵڵا کە ئەوەندە بەجەرجی تۆ لە حیزبی بەحسا بووی بە جوندی، لە پارتیشە ئەبی بە جوندی کەچی هی مسلمانان پێ وایە وەڵاڵی دیاردەی چەکداری. تۆ سەیری ئەم مفارقە گەورەیە، سەیری ئەم بەدگومانی کە دروست بووە لە داعیەکی مسلمانە. ئاخر تۆ سەبەبی گومڕایی، مەبەسم تۆی زات نییە، تۆی نەوە بوون بە سەبەبی گومڕایی کە ئەو خەڵکە ئاوای لێ هاتوو. تۆ سەیرتان کردو مسلمانانی کوردستان چەند مەئیوسن لە ئیسلامیەکان، تۆ سەیری حەجمی خۆتان کردو بە ساڵ نەفەرتان زیاد ناکات، تۆ سەیری خۆتان کردو کامەتان زۆر ئازا و ڕەشیدە داعی و خەڵکی لێ کۆ بێت وەڵێ بە قوربانی ئەو پەلەپیتکەیە بم کە تەقە لە منارەی مزگەوتەکەکەی. ئەی بۆ بە قوربانی ئەو پەلەپیتکەیە نەبووی کە تەقەی لە منارەی مزگەوتەکە کرد لە ساحەی ڕابعەی عەدەوی لە میسر. فەرقی ئەو جوندیە مولحیدەی ئەنساری تاغوت چییە لەگەڵ ئەم پێشمەرگەی ئەنساری تاغوت کە تۆ بە قوربانی پەلەپیتکەی ئەمیانەبی بە قوربانی ئەویان نابی؟ ئەویانت پێ وایە ئیشێکی خراپیان کردو زاڵ بوون بەسەر ئیخوانەکانی ڕەفیقتە، ئەی بۆ ئەمیانت پێ ڕاستنی. برا عەزیزەکانم، ئێمە قیامەتمان لە پێش، ئێوە هەمووتان ئەزانن مردن وەکو ئیمامی شافعیە فەرمێ وەلمەوت یاتی بەغتەتەن وەلقەبڕ صەندوق العەمەل. ئاخر مردنەکە لە پڕێکە ئامانگات. ولا تموتن إلا وأنتم مسلمون. مسلمان بوونیەتێکە ئەوەی هەموو لەحظەیەک لەسەر ئیسلامەکە بمێنی بە نیەتی پاکت بە هەڵوێستی شەرعیان. دخوا تۆ لەوە نەئەترسایی هەر یەکێ لەو داعیانە لەو کەسانی کە چوونە ئەو جەپانە، دخوا لەوە نەئەترسای تۆپێک بێت و بتکوژێ. ئەترسای بە تەکید وەکو ترسی بەشەری وەکو غەریزە، بەس لە ترسی خوا نەبوو. لەوە نەئەترسای بەڕوو ڕەشی و زەلیلیەوە بڕۆیتە جەبهەکە و بڕۆیتەوە بەردەم بڕۆیتەوە لای خوای پەروەردگار، بچیتەوە حزوری خوای پەروەردگار و پێت بڵێ خۆ تۆ جیهادەکەشت نەکرد، ئازاش نەبووی، خۆ تۆ دینەکەشت سەر نەخست، بەڵام لەبەرەی کوفرا کوژرای. بگەڕن و بۆ لای خوای پەروەردگار و وەحیەکی زیاترتان هەبێ. ئەمە مەرحەلەیەکی کەمالیزم و ناسریزمە و وەکو زەمەنی مەحەممەد سیادبەری هەندێک کەس ئەعدامەکرێن و کوژرێن و هەڕۆن و زەختمانەکەوێتە سەر، بەڵام مەرحەلەیەک و هەرەی بڕین لە بیدایەتی کۆتاییەکە یان بە حەول و قووەتی خوای گەورە.
سەبری لەسەر بگرین هەر کۆتایی پێت لە ژیانی ئێمە بێ لە ژیانی جیلی دووهەم کۆتایی پێدەوەم ئیسلام هەرسەرەکەوێتەوە بەسەر پارتیوێچێتی بەسەر عەلمانیەتی کوردیە عەلمانیەتێکی بێڕەحم و بێ ئەدەب و بێ ئەخلاق کە هیچ سنوورێکی بۆ مقدساتی ئیسلام نەهێشتوت. خی گەورەی یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ گومانمان بەخوای پەروەردگار لە جێی خۆیان بێ بە دید و تێڕوانینێکی قورئانی بۆ ئەوەی گومانیشمان بەرامبەر بە مسلمان لە جێی خۆیان بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.